ڕیزبوونی بەرمیلەکان چیرۆکێکی پڕ لە چاوەڕوانی دەگێڕنەوە. دوای چەندین مانگ لە بەڵێن دوجار نەوتە سپیەکەی بەغدا گەیشت و لە ناوەڕاستی زستانێکی سەختدا گەرمێکی کاتی بۆ ماڵەکان گەڕاندەوە. ئێرە سلێمانیە و نەوتەکە لە مەڵبەندی 1 و 2 دابەشکرا. من خۆم یەکی خۆم هەموو ڕۆژێ 15,000 ما بە دەبێنەوە هەموو ڕۆژێ ئەو بازەکانەکە ئازادیە ئەوەتە لە بەردەمانایە یعنی 15,000 بەرمیلێنەوە هین دەبێ نەوتمانێنە هاوێی کڕم خۆم بۆ ماڵی خۆمان بەخوا خۆم حەماڵم بۆ ماتۆڕیشەکە دەبێ نەو دەکەم بە زەماتەوە پێش دەبەمانەتی 30,000 ئەنی شتێکی باش بۆ فەقیر زۆر باشە بۆ فەقیر وەژان چەند خۆی ڕۆژانە ببوورە پرسیارەکە دەیبێت چەند پێیاکەی کە 15 بنەوە وەڵاهی پێشینەکەی مەجبوری بیکڕیت چونکە من مناڵی مەکتەبم هەیە ئەجا کوێ ژوانەکەشم ساد لە قڕگەی کۆنین لەوێ زاد و سەرمایە ینی وەکو ئێرە نییە بڕەوە قڕگەت سەیری کە بزان شوانە یعنی لەوێ سەرماکەی زۆزۆی باشتری لێرە باقوترات هەوای کە هەرکە لەوێ سەرماکی زیاترا چونکی لێرانەکە لێرە پێش دەبێمەتم مەمنونی خۆم ئەمە یعنی شتێکی باشە بۆ خەڵکە پێنج دەبدەیاتێ بەشی 10 ڕۆژ 15 ڕۆژەکەت کا زۆر باشە ئیمکان بێت بیان چاکە بۆ فەقیر وەژار بۆ ئەیسەوە بۆ مختە باشە ئەوەی نایە خۆن دیار نییە و تنازان بۆچی وڵا زەرورە خەڵگێ پاری بەرمیلێنەوەی دەبێنەوەی پێنی هەیە فەقیرە داوامانەوەی هەموو ساڵێک دەبێت بەرمینە دوو بەرمین بەر بە فەقیر وەژارەکان و ئەگەر بۆ عامیش دەبێت تۆ فەقیر وەژارەکان با بێ چەند ساڵە نەوتە دوار نەگرتووە وەڵاوە بۆ 2 ساڵ وەڵا نەگرتووە. دابشکردنەکە لە مەڵبەندی 1 و 2 دەستی پێکرد. هەر ماڵێک بەرامبەر 31,000 دینار تەنیا 100 لیتر نەوت وەردەگرێت. هاوڵاتیان دەڵێن گەرچی ئەم بڕاتەنیا بۆ 20 ڕۆژ بەش دەکات بەڵام لە کڕینی بەرمیلێک نەوت بە 170,000 دینار ڕزگاریان دەکات کە لە بازاڕی ئازاد پێیان دەفرۆشرێت. نەوت من کڕیم تقریبا مانگی لەمە پێش بەرمیلێکم کڕی بە 165,000 ماوەمە تقریبا 2 دەبێ 3 دەبێ ئیشتاما بێ ئەسەم نەوتەش هاتووە شتێکی باشە بەڕاستی هاوکارە بۆ ئەوی کە ماومانە بێت هاوکارمان و بەشمانەکە ئیشەڵا تاوەکو کۆتایی وەرز جان بێت دەست پێوە بگرێن جان سە مەغازێکمان لە ماڵە غازێکی داجیسێنی هیتری داجیسێنی دەکوونێ بەشەکە ئەینا بەش ناکات تو سێزۆپا داجیسێنی وەڵا بەشی مانگێکەکە پار کڕین پار بەشی نەکردین ئەوەڵام ساڵش کردیوە بە 170 ئەم نەوتەی ئەمستا هاتووە بەشی چەندێکتانەکە وەڵای ئەم نەوتەر لەواچێ بڵێن بەشی چەندێ بکە 100 لیتر 6 دەباگا بەشی چەندەکە بەشی 2 مانگ کا باش ناشیکە ئارە وەڵای بێ نان و پێخۆری پێوگە و زوو ماسییان تێکرد بۆ مناڵی و نان و پێخۆری پێوگە کاکە کەم کەم ها ئێمە جەبێ بینێ زۆپاکەیش پێ بکەین و بینێ بکوژێنینەوە ئەرەوەڵە ئێستا باشە ئەم 30,000وانی 30,000 والله باشە تا حدێسی عەرەکەی باشە بەڵام وڵی لە ڕاستی ئەگەر تۆ ڕاستی دەوێت حکومەت حەقی وایە بە تەوزیع با تەوزیع عنی ئەمە وەکو فرۆشتنێک وایە بەڵام ئەم ساڵ باشترە پار 104,000 بۆ ئەم ساڵ باشتر بەرمیلەکەیانی تقریبا باشە تا حدێک باش والله 20 تێنم والله 20 تێنم بە ئیسراحەت ماڵەکە زار نەبێتەوە بە 3 بەرمیل و ناکەمەوە بەهاری ئەو ماڵەیشە ماڵی داریشەوە ئەگەر ماڵی مسەلاوی هەر بە 4 بەرمیج ناکەویتەوە. بێدەنگی حکوومەتی ماوە بەسەرچوو لە سەرمای ئەم زستانە پرسیارگەلێکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. ئایا ئەو 50,000 بەرمیلەوتەی کە هەرێم بەڕێکەوتن لەگەڵ عێراقلی دەداتەوە چی لێدێ؟ لە کاتێکدا خەڵک هیچ خێرێکی لێ نابین و بەنزین و نەوتی ماڵانیش بە چەند قاتی نرخەکەی لە عێراق بە هاوڵاتیان دەفرۆشێن. ڕامیا ڕۆسمان کەناڵی پێ سلێمانی.